کنگرس امریکا پروژه پشتیبانیکردنا قەسەدەتێک و بکاربێ بەبێ پشتیبانیکردنا ئەمریکا خۆبڕێ و بەبێ ڕەتکرد. ئەوژیش بەر مەزلوم عەبدێ فەرمانداری قەسەدەتەوە سۆزên کودانە ئەمریکا بجی نەکردنە بێ تایبەتی سۆزە دوورکردنە پەکەکەژە ڕۆژ ئاوای کوردستانê. دەیەوێ دەربارەدا نەواف ڕەشید سەرۆکێ نونەراتیە هەرێمە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوت و ئەمریکا لەسەر سۆزên مەزلوم عەبدێ gelek سۆزدان لێ ئەمریکا لە هەمبەر هەف پەیمانên xwe ڕوڕەش دەرکەت. ji ber مەزلوم عەبدێ یەک سۆز بجی نەکرد û مەزلوم عەبدێ nikare ببێ پەکەکە و قەندیلێ یەک biryarê bistînê. إحراجك شي أمريكيار تشيد بود موضوعي بكا كده آلية تركادا أف سوز مظلوم ستاندن نوي وأف سوز جي وك ستاندن دانا تركا زي تريجاركي مع البربرسين تركا ديتن مع الفرقون سلخانة ديت دقوت أمريكا أم خزل عندن أم خيانات مراكش مار قوتيه و بعلاقة بكي بيدا و باكا جهفدو بعلاقة بكي نكر أف في آلي ذا وين كاربي ومظلوم كوباني تجاري وين كاربي ترسي برواجي سياسة باكا بمشي. هەروەها نەواف ڕەشید گوت و دەما بەحسا ڤاکردنا ڕێبەبەریەکە کوردی سەردەستی قەسەدەتێ کردن ئەف بخوا تۆمەتە و دوورەژ ڕاستیە ji ber دراستیدا قەسەدە یەک خولەکێ کار ji بۆی کوردبوونێ نەکریە بتەنێ خەماوێ پەیداکردنا دانپێدانێکیە بە ڕێبەبەری و لەشکرێ قەسەدێ. ئەف هێزەهانێ گەلکی مشکلە البالێتنە يعني نباشت سياسة دوك إدزا الفرح النادي خوي الجيكي ديال الإخوان هر وقتي شغلي ماشية وشيء تجاري مشكلاتنا داوية ويجي ومعنا من أنا أقول خلقوا اتهام تكن دولتك كردي ونزانم شيء مستعدة هري بس اعتراف في قصة أف قوتهم باعترافك بي خصوصية بي دبرهانة ده واعترافك في داري بي ولو اعترافك هو بلدياتي هرمي بري شو مشكلة الباليتنا. وجه علی خوباجی نویسکار کوردرونی علی گوت کوجه ئەمریکا خویایەک و قەسەدە سەر بێ پەکەکەڤەیە ئەمریکا توجاران ئالیکاریە هێزەکێ کو ببێ دژبەر ژەڕژێمە ئەسەدرا د سووریە دەناکێ. يعني أمريكا دناسه جمنو تبيتر دزانه أو هزاب كدا جريداي جبر وجي أمريكا دزانه أجي دزانه مو همو كسين كنت شوبين دزانن وبرز مظلوم عبدي نكان به و سوزه بيك بينه أجر كو سوز دامن جبر چه جبر أو هز جريداي هزك جخم مستره أبيك يا دوديان أم فقر المجارة سرك أنا دسبيكا كريدا سوريا حتى روجين إيرو أمريكا تجاري هزين كل همبري رژیم سوریه درکتی تجاری او هزانه خورت نکرن آلیکاریا وان نکری. هەروەها نویسکارێ کوردرۆنی علی داخویا کردن و تەوی هەوڵێن و هێزن لە ڕۆژاوای کوردستانەوە کە هێزن کوردی وەرنە ناساندن لێ پێدا بەردەوام تەکەس دەکەیت و ئەو هێز سەر بێ پەکەکەبەنە. دووەری لەسەر عەردێ ئەگەر تو بخوینی ببوور ئەز وێژ بێژم ینی جاران مەتخواست ئەم بدەن ناسکردن ڕایە گشتی ڕای چ ڕەوشەمیر بن چ سیاسەتمادار بن و ئەو هێزا هەندر ڕۆژاوای کوردستانی هێزەکە کوردیە لێ هەڤالێن ما دۆستێن ما برایەن ما ئێ پەیە دێ وانە جار بجار دەدا خۆیەکردن و ئەوانە هێزەکە بسەر پەکەکێ وجه علی خوباجی سیاستمدار محمود برو درباره ردکردن پروژه پشتیبانیکردن قەسەدە عالی کنگرس امریکا و گوت کو مظلوم عبده و پیدا نونرن راستقینه پککنه ل ڕۆژاوای کوردستانی بێگومان ئەمریکا پشتیبانیە باسکێن سەر بێ پەکەکە و وەرەخستنەکە تەرۆریستیە ناکێ. مثلا گریدانا وی به پککه وش خو ام دکارن بیژن نونری راستقینه پککه د هریما کوردی استانا مش آوادا این مظلوم عبدیه و بتیبتیجی پیدیه انا پککی دما لیستا تجوری امریکی نکاری خو بخی وی حنک پیکرین زلهزی ناف دولتی هنا نتوین یکگرتی هنا یکیتی اوروپا هیا يعني چاوا هيزك كوتو وك امريكا ودناوا ليستا تروري دا اوت كيت درابي مكوربوني د ديوانا وك هريمك امبيجن ريفابريك خوسر يانجي د سلاداريك خوسري
شرۆڤەکارên سیاسی دەبێژن و مەزلوم عەبدێ ئیدی بە ئەشکەرە پشتەوانیە پەکەکە دکێ و دەماک و دەهاتە گوتن و دووبەرەت نەبە قەسەدە دەهەنە توڕاستیەک ژێرە نەبوو بتەنێ پەبگوهارتنە ئەرکان بوو و مەزلوم عەبدێ بە باشترین شێوە ئەرکێخوا ji بۆی خزمەتە پەکەکە بجی کرد.